22 ساڵە لەبەر هۆکارێکی سەیر خۆی نەشۆردووە. بیهێنەرە پێشچاوت لەم گەرمایەدا ماوەی مانگێک خۆت نەشۆی. ئەی ئەگەر بڵێین ئەم کەسەی دەیبینن 22 ساڵە خۆی نەشۆردووە، ئەو کات دەڵێن چی؟ هۆکارەکە سەیترە لە خۆنەشۆردنەکەی. دارام دیڤ رام پیاوێکی هندیە و تەمەنی 62 ساڵە. هەرچەندە تەمەنی 40 ساڵی تەمەنی کامڵبوونی عەقڵە، بەڵام دارام دیڤ لە تەمەنی 40 ساڵیەوە وازی لە خۆشۆردن هێناوە. بەهۆیەوە خێزانەکەی وازی لێهێنا. ئێنە حەقی نییە لەوە ئەچێ ئەسپێ لە گیانیدا بوو بێ بە داشەق ڕۆیشت بێ. بەهۆی ئەم ئەتوارەیەوە هەر خێزانی لە دەست نەدا، بەڵکو لە کارەکەشی دەریان کرد. پەیمانی لەگەڵ خۆی بەستووە کەوا هەرگیز خۆی ناشوات، تاوەکو ڕووداوەکانی کوشتن لە جیهاندا کۆتاییان پێنەیەت. کاکە ڕام لە ویلایەتی بیهار دەژی. ئەوەی سەیرە بەهۆی ئەم بڕیاری خۆ نەشۆردنەیەوە تاوەکو ئێستا تووشی هیچ نەخۆشیەک نەبووە. ئایا بۆچوونت چییە لەسەر بڕیارەکەی کاکە ڕام؟